خاتونور فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. ما مستوكات الباس خوشکە باشەکەی من خاتونور سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ و هەموو خاتەکان شادی بێ. سەرفرازی مامۆستا سەربرندی ساڵەخوا چیتێک خۆشەخوا بداتێ بەڕاستی مامۆستا من زۆر بەختەوەرم لەگەڵ تۆ قسەی دەکەم. خوشکە باشەکەی من خوشکە دڵڕووناکەکەم سوپاست دەکەم دادەگەم. سپاس دەکەم مامۆستا من بە دوو پرسیار لەگەڵت بەزارم ئەمن بەخۆم داکم نمایە بام هینایتەوە هەلە ویلادیەوە مام و مامۆزنم بەخێویان کردیمە مامۆزنم هەتا بڵی لەگەرم ئاساوە بام هەر مام هەتی بڵێن بابم زۆر ئەمی خۆش زۆر یعنی زۆر لەگەرممان دیە حافظ قورئانێ نێزستم زۆر مەزبووتە بەستیە دەرێنم ئەگە گەردەنی دار ئازانەکەی ئەوە هیچ یعنی ناستە بەهەستێ بەخۆم گەردەنم ئازیە کردیە بەڕاستی ئەو نەمەسرفم دەکا خۆ منان ینی منەتم بە ئەوەی بام نییە بەس زۆر یعنی بەڕێز بێڕحمە زۆر مامۆستا بەخۆم زۆر یعنی بەڕحمەم هەموو ڕۆژێ سێجار نۆی دەکەم ئایا ئەو گوناحبارەکە حەدەک بەڵێ پرسیارەکەت گەی پرسیاری یەکەمت ئەو پرسیاری دووەمیسم مامۆستا داوای دوعای خێرن لێ دەکەم 15 ساڵە نابیناوە هەدەرێ ڕۆناچەکانم دۆ دێتەوە ئایا گوناحبار نابم ئەو قسانە دەکەم بەس خوا داوای دوعای خێرن لێ دەکەم و ماڵەوە مامۆستا خوا لەڕازی بێ خاتونور خوشە باشەکان خۆی گەورە سەلامت بێ خوا گەدار تەمەداری بێن خوا لەگەڵ خاتونور کە نابینایە و ئینشاءڵڵا ئافرەتێکی دڵڕووناکە خوا پاداشت داتەوە کە بەداخەوە بە مناڵی دایکت نەماوە و باجیت هەیە ماڵی مامیشت خۆی گەورە پاداشتیان داتەوە کە جێگەی باوکیان بۆ گرتوویەوە ئەوانەی ئینشاءڵڵا موژدەیان لێبێ بەڕاستی هەتی و هەر ئەو کەسە نییە کە باوکی نەماوە بڕواتان هەبێ بە تایبەت کچ وەڵڵا کوڕیش ئەگە دایک نەما و باجی و باوەژن هاتە ماڵەوە ئەگە زۆر بەڕەحەم بن عینە بەخواوە هەتیوە کافیلی یەتیمیش ئەو کەسەی کە سەرپەرشتی منداڵیشی بێناز دەکا و هەست ناهێڵێ هەست بێ بە باوکی و دایکی بکە وڵای ڕەفیقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە بەهەشتا ئەوە فەرمودەی ڕەسوول اللهە ڕوحمان بە قوربانی بێ صلی الله عليه وسلم خوا پاداشتی ماڵی مامت بداتەوە خاتونور ئینشاءڵڵا خوا پاداشتی تۆش بداتەوە بە ئیزنی خوا دائیمە دوعای خێر بۆ باوکیشت بکات و ئافرەتێکی بەردەوام دوعای خێرت لەسەر دەمە باوکیش بەخوا باوەڕم نییە هەموو باوکێک سۆز و میهرەبانی بۆ کچی خۆی هەیە بەڵام کاتێک کە دایک نامێنێ کاتێک کە باجی دێتە ژیانی باوکەکەوە ئەوە زۆر جار ئەمیش جارێک ماڵی وێران بووە ئەم جارش ئەم ژنەشی جابێتەوە لێی ماڵی دوو جار وێران بێتەوە ئەبێ زۆر جار قوربانی بە منداڵەکانی بدا لەبەر ڕاگررتنی خێزانی دووەم مەگەر ئافرەتە باجیەکە والله ئاعلم چاک هەیە و خراپ لە هەموو چین و توێژەکە هەیە قەت بە مطلقی بڕیا لەسەر کەس نەدەین بەڵام هیچ کەسێک لەسەر زەویدا نییە بگاتە دایکی خۆت ئەوە قسەیەکی ناڕەسەڵا باجی وەکو دایکی باشتر بوو قەت ئەو قسەیە ناچێت بە مێشکمە بەخوا دایکی خۆت هیچ ئافرەتێک نییە لەسەر زەویدا سۆزی دایکی خۆی بۆ منداڵ هەبێ ئەمە هیچ مەحاڵە وەگەر باجیەک ئەو پەڕی زۆر چاک بێستەم لە منداڵەکە نەکە بە چاوی دوژمنایەتی سەیری نەکە ئەمە ڕەحمی خوایە چاک و خراپیش لەناو هەموو مرۆڤەکاندا هەیە لەناو چینی باجی و باوەژنەکانیشدا دەتوانین بڵین کەسانێک هەن سیفات دڕندە نین ڕەحم و بەزەیەکی خوا لە دڵیاندایە بەڵام ناگاتەوەی کە بڵێ وەکو دایکی سەیری کا و زۆر پێیان خۆشحاڵ بێ زۆرجار بەداخەوە هانی باوکەکان دەدەن دژی منداڵەکان کە لە ئافرەتی یەکەمن و دایکیان نەماوە بەڵام تۆ ئینشاءڵڵا خوا گەورە 15 ساڵە نابینای شکرانەی پەروەردگارت کردووە ئینشاءڵڵا لەسەر شکرانە بژێری خۆت بەردەوام بە خاتونور دنیا هەر تێدەپەڕێ وەڵڵا دنیا خۆشی و ناخۆشیەکانی خەوێکن جا هەیە خەوەکەی تۆزە ناخۆشە هەیە خەوەکەی خۆشە بەڵام هەمووان تێدەپەڕن قیامەت زۆر نزیکە مردن لە هەمووانمان نزیکە بەڵام قیامەتەکە نابڕێتەوە تۆ ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە بە چاوی ساغەوە بە خزمەت پەروەردگارت دەگەی بە چاوی ساغەوە بە خزمەت پێغەمبەری خوا دەگەی صلی الله عليه وسلم خوای گەورە بە بەهەشت پاداشت دەداتەوە بەڵام تۆ ئینشاءڵڵا وەکو بەرنامەکانی پێشووتریش پەیوەندیت کردووە دڵودەرونێکی پاکت هەیە نابیناکان زۆریان دڵودەرونیان پاکە بەردەوام ئینشاءڵڵا دوعای خێر بۆ دایکی خوا لە خۆش بوود بۆ باوکت کەماوە هیوای بەختەوەری بۆ بخوازە دوعای بەختەوەری بۆ بکە ئەمە لە تۆ چاوەڕێ دەکرێت پاداشتی تۆ تەنها لای ئەڵڵایە و ئەوش بەهەشتی بەرینە ئینسان کە بەهەشتیشی هەبوو ڕەزامەندی خوای هەبوو هەموو مەینەتەکانی دنیا هیچن